کەواتە کەسێک خزمێک کوڕێک کچێکی لە دەرەوە بوو بارودۆخەکە لێرە خراپ بوو لە ڕووی مادیەوە زۆرجار لە دەمی خۆی لەوێ ئەگرتەوە پارێکی ئەناردەوە بۆ خزم و کەسوکار بەتایبەت بۆ بنەماڵەکەی خۆی لێرە بۆی کە لە هیچیان کەم نەبێت هەر نەبێ بتوانن پێداویستی سەرەکیەکانی پێدا بیم کە لاانی ئەمەد زۆر بەرگوێ کەوت پێ وایە بەتڵنیایەوە نانی خۆمان هەموو کەسێکمان لێوە بووە ینی توانێتی هاوکاری خێزانەکەی بکە ڕۆحەتێکی هەیە جاتان نەچیتە خەریبی نازانی چەند خێزان خۆشەویستە چکە من بەری کەوتم ئەڵێ غەریبی بەسخوا باش نییە باسی گۆرانەکە نەکەن یەک عن گۆرانەکە کەوتەوە بیرم باسی غەریبیەکە جا ئێستا بۆ نمونە تەنیا ئەم پاڵپشتی لە ڕووی مادیۆ نیە چون بۆیە ئەم بابەتە مادیەکەم باس کرد چون هەر خۆی ئەگەر سەیرێکی ڕۆژمێر بکەن ئەبینن ئەمڕۆ ڕۆژی جیهانی ناردنی حەواڵە بۆ ئەو کەسانەیە کە کەسێکیان لە دەرەوەی حەواڵەیەکەکەن بۆ خزم و کەسوکاریان لەناو وڵاتە ئەمە لە ئێستا زۆر ئەیبینن هەندێک کەس هەیە لێرە ئیش ئەکەن لە کوردستانی خۆمان لە خوای گەورە بەزیابێ بۆ نمونە لە هەندێک وڵاتن لە ڕووی ئابووری و بارودۆخیان باش نیە پارەکان زۆرجار بۆ ئەوانە نێرنەوە ئەمە تەنیا لەلایەنە مادیەکەی نییە کە ڕۆژەکە بۆ ئەوان تەرخانکراوە زۆرجار تۆ توانیت پاڵپشتی خێزانەکەت بکەی لە ڕووی معنەویەوە کەسی وامان هەیە سەرکۆ دوورە برایەکە خاڵێکە خوشکێکە لەو پەڕی دنیاوەی بەڵام هێشتا هەر ئاگای لە تۆ هەیە تەلەفۆنت بووە کە چۆنی جژنە پیرۆزت لێ کە بێتاقەتی ڕێک تەلەفۆن بۆ تۆ کە تۆ پێما بێ لەگەڵ خوشکەکەتان پەیوەندی سەرباری ئەو هەموو مەودا دوورە لە نێوانتانە پاراستوتان من لێرۆ با تۆ باست کرد من لێرۆ چاوی خۆی و مناڵەکانی ماچەکەم لەبەرەوەی کە چەنە خەریبە و چەنە زۆر دوورە و لە کەنەدا ژیانێکی زۆر پڕ زەحمەت لێرۆ چای ماچەکەم وە سپاسی ژوە هەمیشەیەکی لەو کەسانەی کە زۆر هاوکارمان بۆ خۆمان ینی لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی مانەوی لە ڕووی مادیەوە خۆشتیشتیەوە بۆ کە دیارەکەت بووێت هە لە خۆ هەستێکی کەت هەیە ئەزانی ئەو دیاری لە دەرەوە بۆ دێتەوە زۆر خۆشە بە قەولی تۆ هەندێک جار بوون منە لێ ناو ئێمە خاتوونەکانە گوارەیەکی بچووکە دنیایەک دڵت پێی خۆشە لەبەرەوەی دڵت پێی خۆشە ئەزانی لەو هەموو جەنجاڵی ژیانەیە لەو مەودا دوورەیە بەڵام هێشتا تۆی لە یاد نەکردو ئەوەی کە لە یادتە ئەوەی کە بەخەمی تۆیە واکە دڵت پێی خۆش بە ببوونی بۆیە بەداوا بکەین لە میوانی بەرنامەکەمان لەسەرم بابەتە زانیاری زیاترمان پێشکەش بکات کە بەڕێزیان ڕووناک معروفە ڕاهێنەر و ڕابشکاری خێزانی خات و ڕووناک بەخێر بێ سەرچاو وڵامەنە کوردانە خۆگۆڕی بەخێر بێ خۆشم ئامادە فەرموو بەخوا بزانم هەر مایکەکە و چارەسەر نەبوو بەبیانی و هەموو ئەو کارانم خەریج فەرموو تاڵ کێشەی نییە هەر لە پەنا خۆدا پیان و تۆ کە چۆنیش داینێ زۆر بەخێر بێ سەرچاو ناو مەزبووتە لە بەیانی و کێشیانە بوو چۆن مایکەکە بۆ بەسنەوە بێ بەڵام باشە شکرە هەموو شتێ ئەو حەلە زۆر گرنگە چۆن بیدۆزینەوە ئەرێ بەخوا خۆی گرنگەوەی لەو کاتا خۆمان نەشڵەژێنن بەخێر بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا ڕووناک بەڕێزت پێمان بڵێ زۆر جارە بنین کاتێک کە کەسێک بە قەولی سەرکۆ غەریبایەتێکە زۆر سەختە بەخوا زۆر جارەسن گرفتی دەرونی بۆ کەسەکە دروستە بێ خۆی لێبوونە بێ تا چەند گرنگە ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی کە لێمان دوورە ئەو پەیوەندیانە یەکەم جار با لەمەوە دەست پێ بکەین ئەو پەیوەندی یەکەم جار بپارێزین چون زۆر جارەڵێت ئەوەی لە بەردی دەیانەما لە دڵیشە نامێنە بەداخەوە فەرموو خەریکە بمگرێنی سەحەرخان گیانم بەڵام خەریکە بمگرێنی چونکە دوو کچی جوانم لە دەرەبن ئەی خوا بیان لێرەوە چاویان مازەکەم پەیمان خان و قسەکانە بۆ ئەوانی شەڕڕۆ خوا بیان پارێزە تا چەند گرنگە ئەم پەیوەندیە بپارێزین تەورەیەکی جوانە دەستان خۆش بێ یاخوا هەرکە ڕۆزەخان وتی باسی خێزانە وتم پێم خۆشە بێم بەخێر بێت ئەلبەتە خێزان نەک بۆ ئەوەی کە لە دەرەوە بێت پێویستە هاوکار و پەیوەندیەکانیان پتەوە بێت بەڕای من هەموو کات خێزان پێویستی بە تۆکمەی و بە هاوکاری و بە پەناگەی یەکتر هەیە ئەلبەتە ئەمە شتێکی خۆرە سەگ نییە دروست ئەبێت ئەم پەیوەندیە بەدەست دایک و باوکە لە پەروەردە شتێک هەیە ئەڵێ مناڵ پەروەردە نەکردن نییە یعنی چەمکێک نییە بە ناوی پەروەردە نەبوونەوە ئیلا پەروەردە ئەبێت بەڵام چۆن یا دروستە یا نادروستە یعنی ئەگە دایک و باوکەکە پەروەردەی کات بە دروستی دروستە ئەگە دایک و باوکەکە ئیهمالی کا مناڵەکە هەر پەروەردە ئەبێ بەڵام کەسێکی تر پەروەردەیەکات یا تەکنەلۆژیا پەروەردەیەکە یا هاوڕێ
یا ئیعلام یان کۆمەڵگا لێرە ئەوە گرنگە کە ئێمە بڵێن دایک و باوک ڕۆڵی خۆیان ون نەکەن. یان دایک و باوک هاوسەرگیری و خێزان دروستکردن پرۆسەیەکی مقدسە لە ڕاستیە. هەر ئەوە نییە بڵێ بۆ خۆشی و کات بەسەربردنێک خێزان دروست ئەکرێت. ئەمە ئامانجێکی زۆر گەورەتری لە پشتەوەیە کە تۆ پەیمانگایەک زانکۆیەک دروست ئەەکەی مرۆڤی تیا دەرەچێت. مرۆڤی تیا پێ ئەگەیەنرێ بەو شێوەیە کە دروست بێ یا نادروست بێت. ئەوەش کەوتۆتە سەر شانی ئەو دوو کەسە. کەواتە من لێرەوە بە گەنجان هەڵێم پێش ئەوەی بچینە سەر دایک و باوەک. کاتێک کە پرۆسی هاوسەرگیری ئەکەن و ئێتە بەردەستیان ڕاستی هەڵبژاردەیەکی خۆ ئامادەکردنی ئەوێ خولی ئەوێ ئستعدادی نەفسی ئەوێ هەموو لایەنەکان ئەبێت لە بەرچاوبگیرێت چونکە هەر ئەوڕۆ نییە. سبەینێ مەسئولیات وردە وردە ئێتە سەرشانی دایک و باوەک کەسێکی گەورن کە مەسئولیاتیان لەسەر شانە ئەبێ ئیش لەسەر پەروەردەی دەرونی مناڵەکەی بکات ئیش لەسەر پەروەردەی جەسەدی جسمی مناڵەکەی بکە لایەنی کۆمەڵایەتی هەموو لایەنەکانی ئەگرێتەوە. توانین بڵێن خێزان هەر ئەوە نییە چەند مرۆڤێک کۆ بێتەوە لەژێر سەقفێکا و بڵێن ئەمە خێزانە. چونکە ڕاستی خێزان خۆی کاریگەری هەیە لەسەر ئەم هەموو بوارانە لایەنی نەفسی لایەنی کۆمەڵایەتی لایەنی کەسێتی مناڵ. یعنی تۆ پەیمانگایەک زانکۆیەک دروست کردووە با حەجمەکەیشی بچووک بێ. بەس مرۆڤێکی تیا دەرەکەی کە ئیش لەسەر ئەم هەموو لایەنانە ئەەکەیت. سێمە پەیمانگا و زانکۆکان ئیش لەسەر لایەنە زانستیەکە زیاتر ئەکرێ. شەهادەیەک ئەهێنێ و پسپۆڕێک بەدەستەهێنێ. بەڵام خێزان زۆر لەمە گەورەترە. چونکە کەسێتی دروست ئەەکەیت. وی ئێمە لە قوتابخانەکان لە زانکۆ پەیمانگاکان کاتێک کە قوتابیەکان ئەبینین ڕێک دیارە کە ئەم قوتابێ لە چ خێزانێکەوە هاتووە. پەروەردەیە کەسێتێکی بەهێزی هەیە ئامادەیە یانی دروستکراوە سیقەی بەخۆی هەیە باشە ڕێک دیارە لە چ خێزانێکەوە هاتووە. خاتووناک زۆر جار ئێماڵین کوردواری خۆمان زۆر جوانەڵێت ئەڵێت چەندێ بچێنی و نادووری تۆ باشە یعنی هیچ شتێکەمانە لە خۆی نهاتوە وای میشەش ئێماڵین ئەم دوو چەمکەی کە هەمانە پەروەردە و فێرکردن پەروەردە لە پێش فێرکردنەوەیە پەروەردەکەمان لە خێزانەوەیە ئەوەی کە ئیچێنەیە دایک و باوک بۆمان ئەو هەست و سۆز و خۆشەویستی و ئەو ئەقلەشی پێمان پەروەردەکات دوایی دەرەنجامەکەی بینین یعنی من زۆر جارەڵێم مامۆسای پۆلی یەکی ابتیدایی زۆر برد بینە هەر مناڵێک کە سەرەتا خۆیەکا بەناو خوێندنگایە ئەڵێ پێناسی خێزانەکەیەکە کە چۆن پەروەردەکراوە چۆن بتوانین لە خێزانە پایەیەکی وا دروست بکەین کە لە گەورەبوونە ئەو کەسێسا جەنابەت مناڵەکانت لێ دوورن بەڵام وا پەروەردەت کردوون کە هەست بەو دووریە نەکەیت بۆ لەبەروی ئەو هەست و سۆز و خۆشەویستی دایکایەتی و باوکایەتی و کەسایەتی کە هەیەە بۆ تۆ هەر هەیەە بەڵام هەندێک خێزانمان هەیە بە پێچوانەوە ینی ئێستا بە دایبەتی کۆمەڵایەتی لایەنە کۆمەڵایەتی کار زۆر کاڵ بۆ تۆ مناڵە بە دوو ڕۆژ بە سێ ڕۆژ دایکی نەبینێ کێشەی نییە لە مەکتەب و بۆ ماڵەوە بۆ ژوورەکەی خۆی بۆ ئایپادەکەی بەیانی دایکی هەڵبیبینێ خەوتووە کە لای خۆمان وان نەبوو ینی لە ڕابردووە ئێمە ئەگەر لە مەکتەب باتی نایەوە بانجی نایە هەتا باوکمان نادەردان ناخورە ئەوی بسمیلا دەستمان پێکرد یعنی ئێستا هەست بەم کاڵبوونەوەی خێزانەکەین هەست دەکەین ئەم هەست و سۆز و خۆشەویستیە نەماوە هەست دەکەین دایکەکە لەبەر خاتریەوەی کە ژیانی ڕۆژانەی تێک نەچێ زۆر کار ناکە لەگە مناڵەکانی زۆر کار ناکە لەگەڵ ئەوەی کە چۆن هەست و سۆزی خۆشەویستێکی پێبەخشەکە مناڵە هۆگری بێگەر چوشە تەمەنێکەوە بەجێ هێشت هەر بتوانێ و هەستەی هەبێ بۆچی ئەم کاڵبوونەوەیمانەیە بۆچی ئەم هەست و سۆزە نەماوە بەڵێ دەستخۆش بێ پرسیارێکی جوانە ئەلبەتە ئەوکوتم بەرپرسیارەتی دایک و باوک گەورەیە هەر لە هەواڵەوە هەر لە سەرەتای ژیانیانەوە ئەبێ ئیشی لەسەر بکەن ئەکیت ئەم بەرپرسیارەتی و عەتف و سۆز و خۆشەویستیە ئێستا کاڵبوونەوەیەکی پێوە دیارە ئەتوانین ینی بەشیکەین ئەمانە گشتگیرە یەکلایەنە نییە بڵێن بیگەڕینەوە دایکەکان ئیهمالن باوکەکان ئیهمالن تەکنەلۆژیایە نازانم بڵێ بیدەینە پاڵ هەر شتێک یەک شت نییە ئەمە کۆمەڵە شتێکە بەڵام سەرەکیترین شت بەلای منەوە ئەوەیە کە دایک و باوک کاری کرد لەسەر
پەروەردەی بەهاکان لە منداڵە ئەوە هەر ئێستش هەیە خێزان هەیە کاک سەرکۆ ئێستش هەر خێزان هەیە کە وەکو ئەوسا بەو شێوەیە بەهاکان پارێزراوە پەیوەندی تند و تۆڵ عاتفی لە بینی ئەندامەکانی خێزانە هەیە ئەلبەتە ئەمە بەچی دروست ئەبێت بە هاوسەنگی خۆی ژیان هەمووی لەسەر هاوسەنگی وەستاوە هەر کاتێک کێشەیەک دروست بوو ئەکیت لەلایەنێک لە لایەنەکانی ژیانمان هاوسەنگی تێکچووە ئیتر هەر لایەنێک بێت ئێمە ئەگەر بتوانین هاوسەنگی بپارێزیت لە بینی هەموو شتەکانە بۆ نمونە پەروەدەی مناڵ ئەکەین لە بینی مادی و معنەویە وانە ئەمە پێداویستیە مادیەکانی بۆ دابینەکەین دوای ئەوە لایەنە معنەویەکانیش دەرونیەن ئەم دوانە ئەگەر هاوسەنگ نەبێت کێشە دروستە بێت بۆ نمونە ئێستا زۆربەی کەس لە لایەنە مادیەکە و هیچ کەم و کورتی نییە هەموو شتێکی بۆ دابین کراوە مناڵێکە هەموو شتێکی هەیە ئەوەی داوایکە ئەوەی حەزی لێکە هەیە لەوانەیە سەردەمی ئێمە لە ئابەیەک کەمتر دەستکەوت بێت تا ئێستا یان تەکنەلۆژیایەک و ئاسانکاریەک وەکو ئێستا نەبووە بەڵام ئێستا هەموو شتێک بەردەستە عادەتەن کە هەموو شتێکیش بەردەست بوو بەڕەهایی زۆر ئاها بەهای شتەکان نامێنێت بۆیە لێرەوە پەیامێک بۆ دایکان و باوکان ئەوەیە هەرچەنە هەی بێت لە ڕووی مادیەوە ئەبێت سنوورێک بۆ مناڵدا بنرێت من مامۆستایەک قسەیەکی بۆ گێڕاموتی لە یەکێک لە قوتابخانە ئەهلیەکانە قوتابیەکمان هەیە هەستەکەم هیچ بەهایەکی پێ نییە لە نیوەی دەرسە ڕاکە بۆ حانوت لە فەیەگە هێنێ و ئەگرێ بەدەمێەوە ئەیخوات یعنی وتی وەرگی مناڵەکە بەقەدە وەرگی پیاوێکی گەورە بێت بۆ ئەم مناڵە بەها و نرخ تەنها لەوە ئەبینێتەوە کە برسی بوو تێر بخوات حەزی لە هەر شتێ بوو دەستی کەوێت واتە فێری بەها نەکراوە کە ها لە دەرسا یعنی چی خێزان یعنی چی قوتابخانە یعنی چی پۆلی یعنی چی ئەمانە پیانەوترێ یعنی فێرکردنی ئاکارەکان ئێستا ئەمە زعیفە یعنی فێری هەموو شتێ بووە بەس ئاکارەکان یا بەهای شتەکان نازانێ نرخی شتەکان نازانێ بۆیە من ئەڵێم ئەگەر هەر لە سەرەتاوە دایک و باوک لەگەڵێکە هاوکاری یەک بوون سۆز و عاتیفەیان هەبوو بۆ یەک ڕاستەوخۆ ئەمە ئەگوێزرێتە بۆ مناڵەکە پەروەردەیەکەیە پێوترێ ئەتەربیە بالقودوە یعنی پەروەردەکردن بە پێشەنگی ئێمە زۆر خۆمان هیلاک نەکەین لەگەڵ مناڵەکان بڵین ئەوە بکە ئەوە مەکە بەس خۆت وەرە ئەو شتانە بکە کە ئەدەبێ مناڵەکەت بیکات نمونەیەکی جوان بە لەوە نمونەیەکی جوان بە یعنی ئێستش هەر یەکێک لە ئێمە هەر بە ڕێزێکی ئەم کۆمەڵگەی خۆمان بدوێنی یا شتێکی باوکو دایکی لەبەر چاوە کە ئەڵێ سیفەتە جوانەی هەبوو دایک و باوکم ئاوا بوون ئەیگەڕینەوە یعنی کردومانە بە شتێک وەکو قودسیەت و پیرۆزیەک باسی ئەەکەین کە لە پەیوەندیەکانی دایک و باوکمانە پێچەوانەکەشی هەیە کە کەسێک لە خێزانێکی پێچەوانەوە دروست بوو بێ هەمان کاریگەری هەیە واتە یەکێک لەو شتانەی کە مناڵی لەسەر دروست ئەبێ بەبێ ئەوەی کە خۆی بەخۆی بزانێ بمەرمەج بووە ئەمەیە کە شوێنکەوتی دایک و باوکە یعنی ڕاستەوخۆ ئەگوێزرێتەوە لەو هەڵسو و کەوتانەی کە دایک و باوک ئەیکات زۆر باش جا ئێستا ئێمە ئەیبینین ڕۆناکان بێگومانەزانین مناڵ پێویستی بە پەیوەندیەکانی هەیە لەگەڵ ئەندامانی خێزانەکەی کاتێک هێشتا لە ماڵەوە یا ئەزانین ئیتر هێشتا لەژێر ڕکێفی دایک و باوکایە تا ڕادێک ئەکرێت بۆ نمونە دایک و باوک بڵێ لەگەڵ خوشکەکە دوابێ بەیەکەوە بکەن بەیەکەوە چین بۆ گەشت بەیەکەوە چین بۆ میوانی بەڵام کە هاتوو گەورە بوو ژیانێکی سەر بەخۆی دروست کرد بۆ خۆی هەندێک جار هاوسەرگیری کرد بەداخەوە زۆر جار دایک و باوک کاتێکە نەما بابەتی پارە و ئرسەکە کەوتە بین ئەبینین دووریەک دروست ئەبێت زۆر جار لەگەڵ کەسە نام و غەریب و بێگانەکانە ئەبینی نزیکترە تا لەگەڵ ئەندامی خێزانی خۆی لەگەڵ خوشکەکە لەگەڵ براکە زۆر جار ئەبینین بەداخەوە برای وایە چەندەها ساڵە بەیەکە قسەیان نییە بەڕێزت پێمان بڵێ ئەمە چۆن کاری لەسەرکەین چۆن باسی پەروەردەکەت کرد ئەبێ تایبەتمەندی چی بێت بۆەوەی کە ئێمە ئەگەرە مناڵەس بێی ڕۆژ کوێ دەرەوەی وڵات هەر دەرەوەی وڵات نێجاری وای لە ناو شارەکەی خۆت هەیە لێی ناپرسێ چۆن ئاوا بکەین کە ئەمن نزیکیەکە هەمیشە هەبێت ئەگەر هەر نەبوو لە دڵەکانە هەر نزیک بن پێویستە بەڕاستی هەموو گەورەیەک هەموو فاهمێک هەموو دایک و باوکێک هەموو کەسێک کە هەستی بەرپرسیارەتی تایە ئەوە بزانێت کە لایەنە معنەویەکان گەورەترن
لەلایەنە مادیەکان یعنی ڕاستی هەچی پارە و پول و زێڕ و شتەکانی دنیا هەیە یەک باوەشی عەتف و خۆشەویستی و سۆز ناهێنێت لە بینی ژن و مێرد لە بینی خوشک و برا لە بینی خێزان لە بینی خزم و ئەقرەبە لە بینی هاوڕێ ئەمە بزانین یعنی بەهای ئەم شتە بزانین معنەویەکان زۆر گەورەترن چونکە مادیەکان دوابڕاون ئەبڕێنەوە کۆتایی هێن بەڵام شتە معنەویەکان هەر ئەمێنێتەوە و کۆتایی نایە و کاریگەری خۆشی ئەکات جا هەر کەسێک لەو لایەنەی زاڵ بوو بەسەر ئەو لایەنە پێم وایە دیسان لێراش هاوسەنگیەکەیە یعنی هەرچەندە ماڵ و سامان شتێکی بەنرخە ئینسان پێویستێتی لە حیاتا بێ هەوڵی بۆ بات بەڵام ئەوە گرنگە کە تۆ هاوسەنگیەکە لار نەکەیتەوە بۆ نمونە بەرخاتری مادەیەک خوشکەکەت براکەت دایکت باوکت عاجز نەکەیت ئەوان زۆر گەورەترن ئەوان کائینێکی گەورەترن کە بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە مادە جاری وایە زەرێکمان لەکەوێت هاوڕەکەمان هاوکارمانە ئەیتەوە تایم بەڕاستی کە سوکار هاوکاتە ئێتو تایم بەڵام چی ئەەکەی لەم لایەنە معنەویە کە بریندار بوو زۆر زەحمەت ئێتەوە تایم بۆیە دڵەکان ئاگامان لە دڵەکان بێ بە دڵ نەشکێنرێت کەشکا ئاسان نییە چاکردنەوەی زەحمەتە بەڕاستی هاوکاریکردنی خێزانەکان ئەمیش من ئەگەڕمەوە هەر بۆ دایک و باوک یعنی ئەگەر ئێستا جەنابتانیا دوو گەنج دایک و باوک بن هەندێک شتیان دایک و باوکیانە وەرگرتووە کە ئەوان چۆن بن ئەمانیش بۆ ئەکەن مناڵەکانی ئەمانیش هەروایە بۆیە من ئەڵەم با گەنج کە بووە 20 ساڵ 25 بیرەکاتەوە بڵێ من مەرج نییە هەموو شتێ تەقلید بکەم خێزانەکەم چۆن بووە من بە ئەوە بکەم باوەڕشتە باشەکانی خێزانەکەت بێنە دووبارەی کەرەوە چکەیتە گەورەیت قابلی ئەوەیە کە تۆ هەست بکەی ئەوەی خێزانەکەت هەڵەیە زۆر جار کێشەکە ئالێرا دروست ئەبێ هەستێک تەعەسوبێکی خێزانیمان هەیە ئەگەر خراپیش بێشانەزی بیواگیت ئەڵێ من باوکم وا بوو هەروە بم دایکم وا بووە تەواو ئەوەی ئێمە قودسیەتە من لێرە ئەڵێم بە ئێمە ڕۆشن بیرتر بین کچ بین کوڕ بین گەنج بین گەورە بین بچووک بین بیرکەینەوە ئەو شتێک کە خراپە بە خراپ سەیریکەین با دایکیش بێ با باوکیش بێ با خوشکە گەورە بێ با برا گەورە بێ چاوی لێ مەکە هەوڵبەت تۆ ڕێڕەوێکی باشتر بۆ خۆت بدۆزەرەوە ناکخان لە پاڵ ئەوەی کە بەڕێز زۆر تشکە خەیتە سەر ڕۆڵی گەورەی دایک و باوک لەم نێوەندەیە بەڕای بەڕێز تا چەند بۆ نمونە کۆمەڵگا میدیاکان ناتوانن دەور ببنن لە ئێستای بەداخەوە وای لە هاتۆ مانگ نییە ئێمە هەواڵێکی تونوتیژی و کوشتن و با بڵێن ئەم بابەتانە بەرگوێمان نەکەوێت برایەک وای کردووە لە خوشکەکانی کوڕێک وای کردووە لە دایک و باوکی ژنە گوای کردووە لە هاوسەرەکەی پیاوێک وای کردووە لە ژنەکەی وای لێ کردووە لەسەر ئەم پەیوەندیانەی کە جاران تۆ یەک دەنگ گومانت نەبوو لە گەورەی و لەوەی کە پارێزراوی لاوە ئەوە ئێساوە لێ هاتوو تا کەم سەردەمە ئەڵەی وردە وردە ئەچێ بە خەیاڵ و بە مێشک و زێنە کە بەڵێ ئەگەر تۆ بۆ نمونە ئەندامێکی زۆر نزیکی خێزانەکەت شتێکی لێکردی ئاساییە لەم سەردەمای هەمووی ڕۆیە یعنی خەریک نییە وردە وردە سڵی ئەو پیرۆزایەت یعنی پیرۆزایەتەکان خەریکە وای لێ دێت ئەشکێنرێت و سڵی لە بەرچاو خەڵکان ناهێڵێت ئەگەر تۆ کەسێکی ئازیزی خۆتە دووا لێ کرد بەداخەوە یعنی کە خێزان وای لێ بێ ئەمین نەبێ لە خێزانەکەی یان لەو شتانێ لەو پێگە پەروەردەیانەی کە ئیشی لەسەر ئەکرێ ئەوەیە کە متمانە و هەستی هاوکاری و هەستی پشتگیری بۆ ئەندامەکانی خێزان دروست بێت بزانێت کە باوکی یا دایکی یا خوشکەکەی یا براکەی لە ناو خێزانەکە پشتیوانێکی بەهێزە بۆ ئەم لە هەموو ڕوویەکەوە ڕاستە ئەوە ئێستا کاڵ بۆتەوە بەڵام لێرەوە من ئەڵێم دەستگاکانی ڕاگەیاندن خوێندنگەکان زانکۆکان ئەبێ هەموو ئیش لەسەر ئەوە بکەین چۆن بتوانین پێگەی دروستی پەروەردەی خێزان بەهێزکەین یعنی تشکمان فۆکسمان لەسەر ئەوە بێ کە ئەمە چۆن خێزان دووبارە بە شێوەیەکی زۆر پتە و دابڕێژرێتەوە کە پەیوەندیەکانیان بەهێز بێ لەگەڵ یەکە کە بۆ یەکتر بژین نەک بەبێ یەک مرتاح بن بەڕاستی ئەمە ئیشکردنی ئەوێ ئەم کاڵبوونەوەیە لە پڕ تۆغ نابێتەوە ئەم کاڵبوونەوەی زەمانێکی ویستۆکە کاڵبووتەوە ئێستاش بەڕاستی پلانی ئەوێ بەڕاستی خۆماندووکردنی ئەوێ فترەیەکی ئەوێ بەڵام ناگەانی زۆر کاتێ ماڵێن ئێستاش کۆمەڵە خێزانمان هەیە کە ئەو دابوونەریتە جوانە خێزانی هەرتیاماوە ینی باسی دوو لایەنە کرد لایەنی معنەوی لایەنی مادی ینی زۆر جار لایەنە معنەویەکە لایەنە مادیەکەشی جوان کردو ینی زۆر خێزان هەیە
کوڕکچەکانی هەمووی چوونەتە ماڵ و حاڵی خۆیانەوە بەڵام هاتوون سنووقێکیاندانەوە لە ماڵە باوکا گەرما بێت یان لە بینی خۆیانە بڕە پارەیەشی کەم کۆکەنەوە ماگانە برایەکیان کێشتێکی بەسەر یەکسەر ئەمگان ئەم پارەی خەنە بەردەمی ها کێشەکەتی پێچارە سەرکە یەکێکیان و ڕەت شوقەیەگە کرێها بڕۆمە پارەیە برایەکیان ژنێنێ ها بڕۆ بای ئەم نەریتە جوانانە ماون چون بتوانی چاو لەوانەکەین بەخوا من دایم مەڵێم هەر کەسێ چووە ماڵ و حاڵی خۆیەوە کە چووە لە ڕەحمە لەو دایک و باوکە و یعنی زۆر جوانە لە نەریتی خۆمانە کە توی پەروەردە کردووە ینی ئەم دایمە جۆمان لەم قسەیە بووە بۆ لەبەروێ بینی ئەو هەڵسوکەوتی کەیکا هەڵسوکەوتی دایشێتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەوەی کە خۆمان پێڵێن ڕازیل نییە لە ڕوویەوەی کە خۆمان پێڵێن تەحمولەکەی بە شێوازێکە وەکو کەسی ئاسایی سێرەکەین لەخوا بەزیابێ کۆمەلگای خۆشمان کۆمەلگایەکی پەیوەستین بە کەلتور و بە ئاینەوە ینی وەگەر لە بڕۆینە وڵاتانی ئەوروپا خێزان شتێک نییە بوونی هەبێ ناوی هەبێ مناڵە لە دوای هەژدەویتە خۆی لە ماڵی خۆیاژی دایکە بۆ خۆی لە ڕوات لە شوێنی کە ئیشەکە بەڵام لای خۆمانەمە هەربوونی هەیە ینی تەنانەت ئەگەر دایکەکە کچەکەشی شووی کرد بێ دایکەکەی باتە لای خۆیە تاوکە ساتانەی گەل لە ژیانەمەوە چۆن توانین چوان لەو خێزانانە بکەین با تۆزێ بە ئارێنیەوە سێریش بکەین جوان ئەکید ما هێنا کاکە سەرکە ئەم شتانێکی ئێمە ئەیڵین چونکە ئیعلام زەقی کردوێتەوە بۆیە کۆمەڵگەوە ئەبینین ئەگینا کۆمەڵگا ئەوەنەی کە باشیەکان هەیە خراپیەکان نییە یعنی بە تایبەتی منەڵم گەنجی ئێستا زۆر زۆر باشە گەنجی ئێستا ئەوەی کە گەنجی ئێستا پەروەردە و هەتا ئەڵێم ڕوو لە مزگەوتەکانە کەمتر ئەو کاتە گەنجوا بووە یعنی بۆیە باسی مزگەوت دەکەم چونکە پەروەردەی مزگەوت بەڕاستی پەروەردەیەکی دروستە یعنی ئەگەر ئەوش بە هاوسەنگی هەموو شتێک هاوسەنگیە یعنی حیات هەمووی لەسەر هاوسەنگیە لایەنی پەروەردەی معنەوی مادی دینی هەر لایەنێک زۆر زۆر یعنی هاوسەنگیەکە کەو بەبارێکە نەجاحەت دەرناچێت یعنی بۆیە لە قورئانی پیرۆزیشا زۆر باسی ئەم هاوسەنگیە کراوە کە لە کوردەواری خۆشمانە ئەڵێن نە شیش بسووتێ و نە کەباب یعنی لە پەیوەندیە دروستەکانی خێزانە هاوسەنگیەکەتی سانەوە ئەڵێم کە گرنگە هاوکاری خێزانەکان لەگەڵ یەکتر ئەوە زۆر جوانە ئەوە کە باست کرد هەیە سندوقی داناوە هەیە بۆ مەشاکیل گەورە و ڕاوێژکارێکی داناوە کە هەمیان پرسیان ئەگەرنەوە بۆ ئەم کەسە ئەڵێت چی بکەین مەشاکیلێکی ئاوا هەیە کەسێکمان کەوتۆ بەسەر کێشەیەکە قەرزاریەکە چۆن هاوکاری بکەن ئێستش ئەو نەریتە جوانانە هەرماوە ئێستش هەرماوە لە ناو کۆمەڵگەی خۆمانە کە شانازی پێوە ئەەکەین بەڕاستی ئەو گرفتانەی تر کە دروست بوو لە ئیعلامە زۆر جار ئەیبینین خۆزگا ئەم شتانە زۆر زەق نەکرێتەوە بۆی ئەو ڕژبینیمان بۆ دروست نەبێ وابزانین هەموو کۆمەڵگەی کوردی چەقیوە لەم کێشانەیە چکە لەوانەیە ئەوە کەمترین بێ ینی زۆرترینی باشەکەیە خێزانە تۆکمەکەیە ئەیگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئێمە تەقلید و چاولێگەرێکی کوێرانەمان هەیە بۆ دەرەوە و ئەزاین هەموو لاساییکردنەوەیەک باشە من سەفەرێکم کرد پار بۆ ئەمریکا 2 مانگۆنی و لەوێ بووم ڕاستی زۆر سەرنجمە لە دەرەوە لە خەڵک یعنی زۆر شتم ئەبینی کە ئیتر نییە ئەم کوردستانم لێبوو بۆ بە بەهەشت ئەموت وڵاتی خۆمان وڵاتێکی زۆر زۆر بەڕاستی حەقە شانازی پێوە بکەین حەقە ئێمە بە چاوی سوکسێتی خۆمان نەکەین بەداخەوە و زاراوەیەک ڕاهاتوە ئەڵێ لای خۆمان چی ئەوەی لای خۆمان هەیە ئەسڵەن خەڵک هەر یعنی زۆر زۆر ئاواتەکە پێی بگا کە نیەتی ئەو کە لایەنە معنەویەکەی زیاتر یعنی گەنج بە تایبەتی بە مادیات و بە ڕەفاهیات ئەبێ ئەو گەورەتر بێلەوە چونکە یەکێک لەو شتانی کە من بینیم سەرنج مال لە دەرەوە لە بازاڕەکان کاتێک کە خەڵک هاتوچۆیە کرد مناڵم نەبینی بەدەستی پیاوێکەوە ئیلا مناڵ بەدەستی ژنەوە بوو یعنی یەکسەر هەستم بۆ دروست بوو لێرە هەستی بەرپرسیارەتی مناڵ هەر ژن ئەیگرێتە ئەستۆ پیاو بەڵێ باوکە بەڵام ئانی ئەو هەستم بۆ دروست بوو چکە 1 2 3 4 زۆر مناڵێکم نەبینی بەدەستی پیاوێکەوە یا ژن و پیاوێک و مناڵم بەیەکەوە نەبینی دەگمەن ئەگە بینی بیشێتم دەگمەن بووە ئەبوو چیت ببینێت ئەمە دروست بوو بینیت بەڵێ دروست بوو ئەمەی کە بینیت ئەبوو پیاوەکانیش یعنی من ئەڵێم مناڵ هاوبەشیە دایک و باوکە هەری دایک نییە بەتەنها هەستی خێزانداری ئێمە ئەگەر چاو لەو پێگە و کۆمەڵگەیە بکەین لێرا شتەکان زۆر کاڵە بنەوە هەستی بەرپرسیارەتی باوەک بە تایبەتی
پەرتەوازەی مناڵ پەرتەوازەی خێزان یعنی کەسێکە تەمەنی گەیوەتە 60-70 ساڵ هێشتا هاوسەری نییە لە ماڵێکا بە تەنها ئەژی ئەم کۆمەڵگە جوانی خۆمان کە ژن و پیاوێک لە تەمەنی 25-15 ساڵی هەتا 89 ساڵ بە یەکەوەن بەختەوەرن دڵیان بە یەکتر خۆشە یعنی ئاسوودن لەگەڵ یەکترە ئەتوێنەوە بۆ یەکتر ئەمە هەر لە کۆمەڵگەی خۆمانە هەیە لە کۆمەڵگەکانە بەڕاستی ئەتوانم بڵێم زیاتر هەیە کە ئاین تایە بەرجەستەیە لەبەر ئەوە ئێمە بێ شانازی بە خۆمانەوە بکەین و هەر کاتێک لەسەر ئەم بنەما جوانانە ئەم بەها گەورانە خێزان دروست بوو ئۆتۆماتیکی مناڵەکان خۆشیان سبینێ کە خێزانیان دروست کرد هەروە بن لە هەر شوێنێک بن ئەگوێزرێتەوە یعنی ئەتەربیە بالقودوە ئەمەیە کە ئێمە لە گەورەکانەوە بۆمان ئەمێنێتەوە ئەگەر من لێرەوە ئەو پەیامە ئەدەم بە گەنجەکان ئەڵێم ئەگەر خوا نەخواست دایک و باوکت ئەوە نەبوون کە ئێمە باسیەکەین تو خۆت قابلی ئەوەی ئەقلت هەیە ژیریت هەیە قابلی ئەوەی کەشتەکان ئیتر بە ڕاست بڵێ ڕاست و بە ناڕاست بڵێ ناڕاست بەمە بڵێ باش بەوە بڵێ ناباش خۆت بڵێ دایکم سەر چاومە باوکم سەر چاومە مامۆستاکەم سەر چاومە بەڵام کاتێک کەشتی باشم پێڵێن کاتێک کە یارمەتیم ئێن دەسم ئەگرن بم خەنە سەر ڕێگایەکی باش هەر کاتێ پاڵیان پێوەنام ئەوەستم بە گویان ناکەم ئەوە زۆر مهمە باش دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بەیوەیەوەی کە هەمومان هەستی و بەرپرسیارەتی خێزانە لەسەر ئەستۆی خۆمان بگرین چکە بەڕاستی ئەگەر من خۆم باش نەبم براکەشم باش نابێ بۆم شتەکەم باش نابێ بۆم و ئەوانیش ئەگەر باش نەبن من ناتوانم باش بم بۆ هیچ جارێک یان دوو جار یان سێ جار و ئەگەر چەنە دووریش بین ئەگەر خۆشەویستی و هەست و سۆز و ڕۆحی هاوکاری ماتیابێ بۆ یەکتر قەت ناتوانین هەست بۆ دووریە بکەین بۆیە هیوادارین هەمیشە خێزانەکان چاو لە ڕابردووکە منەوە هیوایە خوازم چکە ڕابردووی باو باپیران و ئەو نەریتە جوانی کوردەواری کە خۆمان هەمانە زۆر بنەمایەکی جوانە بۆی کە پێکەوە ژیان هەبێت